إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد برایانی بەڕێز و خوشکانی بەڕێز باشترین کەلام باشترین فەرمایشت کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە فەرموویەتی و باشترین ڕێباز ڕێبازی پێغەمبەری مختارە صلی الله عليه وسلم باشترین ڕێباز ئەو ڕێبازەیە کە خوا ناردوێتی بۆ پێغەمبەر و پێغەمبەرەکانی لەسەر گۆش کردو و پاشان کردوێتێ قودوە بۆ ئێمە و تاوەکو ئێمەش لەسەر ئەو ڕێبازەی ئەوان بچین. خراپترین ڕێباز هەر ڕێبازێکە کە ڕێبازی پێغەمبەران بشێوێنێ لادا لەو ڕێبازە. بەڕاستی ئەو ڕێبازانە ئەو ڕێچکانەی کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرن یان لایان داوە لەو ڕێبازە بەڕاستی سەرلێشێوانە، سەرگەردانیە، نەکبەتیە، مرۆڤایەتی ئەناڵێنێ بەدەستێەوە هەتایە پاشان لە قیامەتی شاخوا قبولی ناکا و خاوەنی ئەو ڕێبازانە و ئەوانەشی کە شوێنی ئەو ڕێبازانە کەوتون خوا پەنامان بدە جێگەیان ئاگری جەهەنەمە. خوشکانی بەڕێز و برایانی ئەزیزم، لەسەر فەرمایشتەکەی هەفتەی پێشوو بەردەوام ئەبین. ئیبن عومەر بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان بوو صلی الله عليه وسلم فرمووی: كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوانن، هەمووتان بەرپرسن، هەمووتان لەسەر ئەوەی کە لە ژێر دەستانایە ئەو یعنی مەسئولیەت و بەرپرسیارەتی کە لە ژێر دەستانە لێتانە پرسرێتەوە لەسەری لە ڕۆژی قیامەتە. وتمان ئەمە هەموو چین و طبقەکانی کۆمەلگا ئەگرێتەوە ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەسڵە بنچینەیەکی زۆر گرنگە ئەم حەدیثە و چارەسەری هەرچی کێشەی کۆمەلگامانەیە ئەیکا، بەس گرنگ ئەوەیە ئێمە لێی تێبگەین و دوای ئەوەی لێی تێگەیشتین هەڵدەین تەطبیقیشی بکەین لە ژیانمانە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەرەوە ئەیگرێ، چونکە براینە ئەگەر سەرۆگەنی خوارەوەتر تەواو بۆیە لە کاربەدەست تۆ دەستی پێەکە. کاربەدەست ساڵح بێ وەکو ئەوە وایە کە لە حەدیثەکە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لە گیانی ئینسانە پارچە گۆشتێکەیە ئەگەر ساغ بێ ئەگەر ساڵح بێ هەمووی لاشە ساڵحە بێ، بەس ئەگەر ئەوە فاسد بێ ئەوە بگەنێ هەمووی ئەگەنێ. بە هەمان شێوە لاشەی ئینسان یعنی مرۆڤایەتی هەمووی وەکو جەستەیەک وایە، سەری کاربەدەستانە. ئەگەر کاربەدەستان گەنیان گەندەڵ بوون خراپ پیان بەسەرا هات ئیتر تەواو خوارەوە. بە تەئکید من کە ببینم گەورە لارە بێتەوە، کورد و توێتی گەورە ئاوەڕشێنێ و بچووک پایتی ئاخشێنێ، ئەگەر ببینم گەورەکەم گەندەڵە خراپەکارە بەرتیلخۆرە فاسدە ئیتر طبعا منیش ترسم نامێنێ لە خوارەوە دەستی پێەکەم. ئەوەیە کێشەکان. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئاگاداری بەرپرسانە کاتەوە ئەفەرمێ الئیمام راع ومسؤول عن رعيته. ئیمام و پێشەوای خەڵکی، کاربەدەستی گەورەی خەڵکی، ئەوە بەڕاستی شوانی گەورەیە و مەسئولە، بەرپرسە لەو شوانیەتیەی کە خراوەتە ئەستۆی ئەبێ بیپارێزیەوە. هەفتەی پێشوو هەندێکی کەم لەسەری ڕۆیشتین چونکە حەقی زۆرە ئەوە ئەبێ حەقی زۆر بدەی. بەڵام ئیتر هەر ئەوەندە
لە کاتی ترا و لە شوێنی ترا ئینشاء الله گەر عەمر باقی بێ قسەی لەسەرەکەین. خاڵی دووەم هەر لەو حەدیثە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم والرجل راع في أهله ومسؤول عن رعيته. پیاو شوانە لەناو ماڵەکەی خۆیان، لەناو کەس و کارەکەی خۆیان، و لێپرسراوە لە قیامەتە لەسەر ئەوەی کە خراوەتە ئەستۆی. تۆی مسلمان، تۆی پیاو بەرپرسی لە ژنەکەت، لە مناڵەکانت کچ و کوڕ، لەوەی لە ژێر دەستایە، لە برای بچووک، لە خوشکی بچووک، حتا تەنانەت خزمەتکاری ماڵەکەشت، ئەوەی لە ناو ماڵەکەی تۆیە خزمەتەکە، حتا تەنانەت جاری وا هەیە باوک و دایک گەورە ئەبن و ئەکەونە ئەستۆی تۆ بەرپرسی لەسەریان. ئاگاداری ئەوە بن براینە فڵانە کەس، یعنی ئەمە زۆر جار ڕەخنە ئەگرین لە فڵانە کەس، فڵان یعنی لە دەرەوەی ماڵەکەی خۆت، فڵانە کەس کە تۆ دائیم باسیەکەی، کە تۆ دائیم ڕەخنەی لێ ئەگری، کە تۆ دائیمەن ئەڵێی کوڕەکەی خراپە، خۆی باوکێکی باش نییە، خۆی چۆنە، ئەو فڵانە کەسە تۆ هیچ بەرپرسێک نیت لەسەری. ئەسڵەن ئەو قسانەشی کە ئەیکەی لە جیاتی ئەوەی باش بێ غەیبەتە. ئەوەی کە بەرپرسی لەسەری تۆ کوڕەکەی خۆتە، چونکە ئەو خەڵکی خۆی هەیە، هەر کەسێ هەر فڵانە کەسی خۆی هەیە بەرپرسە لەسەری، محاسبە ئەکرێ لەسەری. بەڵام تۆ کوڕەکەت کچەکەت ئەوانەی لە ژێر دەستان بەڕاستی بەرپرسی کێ بێ پەروەردەی کا؟ تۆ تێی کوڕەکەی من پەروەردەکەی نا. ئەسڵەن کاتێ باسی بکرێ ئەڵێ من حەقم چییە و باوکی خۆی هەیە، هەروەها کچەکەی من، هەروەها کوڕەکەی تۆ کچەکەی تۆیش. بۆیە ئەگەر ئێمە مەشغوڵی خەڵک و کوڕی خەڵک بین، ماڵ و مناڵی خۆمان لە دەست دەرەچێ. ئەمان ئاگادار بن کە تۆ بەرپرسی یەکەمی لە مناڵەکانت، لە تربیەتدانیانە، تربیەتی عەقیدە ئەڵێم، عیبادەت ئەڵێم، ئەخلاق ئەڵێم کە تەفاسیلی پێدەن ئێستا، و هەروەها بەرپرسی لەوەی خواردنیان بۆ پەیاکەی، خواردنەوەیان بۆ پەیاکەی، بەوەی جلوبەرگی ڕێکوپێکی زستانە و هاوینیان بۆ پەیاکەی، بەوەی شوێنێکیان هەبێت یایان نیشتەجێ بن. بەرپرسی لەوەی کە صحەت و لەش ساغیان ئاگات لێی بێ، بەرپرسی لە مستەقبەل و داهاتویان، بەرپرسی لە بەشودانی کچەکانت و لە ژنهێنان بۆ کوڕەکانت. هەروەها ئەگەر باوکت نەما بێ برا بچکەکانت و خوشکە بچکەکانت کە لە ژێر دەستی توان، تۆ بەرپرسی. ئەگەر دایک و باوکیشت ما بێ بە هەمان شێوە بەرپرسی لەوەی ڕێزیان لێ بگری، بە گەورە تەماشایان بکەی، ئاگات لیان بێ مناڵ بێئەدەبی بەرامبەریان نەکا، ژن تەعدایان لێ نەکا، بێڕەحمی نەنوێنن. تۆ باش بی، هیچ کەسێ ناتوانێ بۆ باوک و دایکت خراپ بن کە لە لای تۆن. تۆ باش بی، ئەو دایک و باوکەی کە ئەکەونە لای تۆ و پیر ئەبن، نە ژنت نە مناڵت ناتوانن خراپ بن، بەس تۆ چاود نوقان، ئیتر ئەوە لە دواییە ئەنجامەکەی ئەبینیتەوە. کەوابوو خۆشەویستەکانم، بەرپرسیارەتی زۆر قورسە. هەنێک کەس واتی ئەگا بەرپرسیارەتی تەنها بریتیە لەوەی کە خواردنیان بۆ بکڕێ، یعنی بۆ پەیاکە، و جلوبەرگ و ئەمانە و سەفرە و سیاحەتیان پێ بکا و احتیاجیە مادیەکانیان جێبەجێ بکا. بەڵام ڕاستی مەسئلەکە ئەوە بەشی دووەمی مەسئولیەتەکەیە. بەشی یەکەمی مەسئولیەتەکە ئەوەیە کە تۆ بەرپرسی لەبارەی عەقیدەی مناڵەکانت کە خوا ئەوانی بۆ ئەو عەقیدەیە خەڵق کردووە، خواناسی، پێغەمبەرناسی، تۆ پێغەمبەران بناسی، بە مناڵەکانت بناسێنی، خوا بناسێنی بە مناڵەکانت، پێغەمبەرانیان پێ بناسێنی، قورئانیان پێ بناسێنی، دینیان پێ بناسێنی، محاسبەیان بکەی هەر لە مناڵیەوە لەسەر نوێژەکانیان، لەسەر ڕۆژوو، لەسەر زەکات، فێری خێریان بکەی، فێری سەدەقاتیان بکەی، حەج لە دڵیانە خۆشەویستکەیتەوە، حەڵاڵ و حەرامیان پێ بناسێنی، فێریان بکەی درۆ نەکەن،
خیانەت لە وعد نەکەن، ئەمانەت جێبەجێ بکەن. ئەمانە مەسئولیەتی تۆن، مەسئولیەتی یەکەمیشن خۆشەویستەکانم. چۆن لایەنە مادیەکە تۆ ئەگەر ئێوارە خواردنیان بۆ نەبیتەوە مناڵەکانت برسیان ئەبێ، ئەگەر چەند ڕۆژێ نەیبیتەوە لە برسە ئەمرن بە هەمان شێوە و ئەبێ زیاتریش احتمام بیتە لایەنە ڕۆحیەکەیان، گرنگی بدەیتە لایەنە ڕۆحیەکەیان. ئەو خەڵکەی ئەو گەنجانەی کە ئێستا هەموو نەکبەت، سەرکەش، قوربەسەر، نوێژنەکەر، بگرە کافریش و بێدینیش پەیابوون لەناو ئەم کۆمەڵگای ئێمە، ئایا هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ زەمانە خراپە، ئەنتەرنێت هەیە، کەناڵی ئاسمانی هەیە، ئەوانە هۆکارن. بەس ئایا ئەو هۆکارانە ئەبێتە مای ئەوەی تۆ بەرپرسیارەتی خۆت جێبەجێ نەکەی، بڵێ مەسئولیەت لە سەرشان من کەوت چی بکەم، وەڵای دنیا فەسادە و وەڵاهی وان نییە. حتا دنیا فەساد بێ مەسئولیەتەکەی تۆ قورسترە، نابێ وازی لێبێنی، ئەبێ زیاتر احتمامی فەیتێ، ئەبێ گرنگیەکی زیاتر بە ماڵ و مناڵت بدەی، ئەبێ باوکێکی باش بی، باوکێک کە خۆی نمونەی عەقیدەی پاک بێ، کە خۆی نمونەی عیبادەت بێ، باوکێک وەکو ئەسحابە و تابعین و پێشینانی ئومەت کابرا حەداد بووە، چەکوشەکەی بەرز کردوتەوە و تێتی ئەڵڵاهو ئەکبەر یەکسەر دایناوە و نەیداوەتە سەر ئاسنەکەیە بۆ ئەوەی مناڵەکەی فێرکە کە وتی ئەڵڵاهو ئەکبەر یعنی بانگ، یعنی نوێژ، تەواو کوڕم ئیتر کاتی ڕۆیشتنە بۆ لای خوا، بڕۆینە خزمەتی خوا، ئەمە ئیتر کاتێتی ئەبێ داینی، نەوەک بڵێ کوڕم ڕاستە عیبادەت فەرزە بەس کاسبیش فەرزە، کاسبیەکەت کە وەرکاتێ مەجالت بوو نوێژەکەت بکەشتی وان نییە، نابێ. دوای ئەو مناڵەت تو ئاوا ئاسانی کەی تۆ بۆی ئەو خراوتر ئەبێ، بڵێ کوڕم قەیچێکە درۆیەک بکە و خۆت ڕزگار کە لەو مەوزوعە، درۆیە بکار درۆیەکە خۆت درۆیە بچووک، ئەو مناڵەت بەیانی درۆزنێکی گەورەی لێ دەرەچێ کە تۆ فێر درۆی بچووکت کرد، تۆ فێرت کرد خیانەت لە عەهد بکە، تۆ بەبەر چایەوە ترازوو بازیت کرد و فێڵبازیت کرد، تۆ بەبەر چایەوە پارەی زیادت خوارد، غەشت کرد، شتێکی 1000 دیناری ئەدەی بە 2000 و ناو ئەسڵیەوە لە دوکانەکەتە، یان وەکو ڕەشوە ئەخۆی بەبەر چاوی مناڵەکانتەوە خەڵک دێ لە ماڵەکەتا ڕەشوەت پێدا بۆ ئەوەی ئیشێکی دائیرەکە بە فێڵ ببیتە سەر، یان مامۆسایەکی بۆ ئەوەی مناڵی کابرایەکی برادرت یا کەسێکی مەسئول تێ تەکلیفت لێکا ناجیحێکەی بەس مناڵی خەڵکی تر ئەکەوێ لەبەر خاتری هەندێشت، طبعا مناڵەکانی خۆتیش لار دەرەچن، دوایی گلەیی لەسەر خۆتە، مەسئولیەتەکەی ئەکەوێتە سەر شان تو لە قیامەتە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم لایەنە ڕۆحیەکە گرنگترە تا لایەنە مادیەکە. من ناڵێم لایەنە مادیەکە لەسەر تەکەوێ، لایەنە مادیەکە زۆر زەرورە، ئێمە هەمومان ئەبێ کۆشش بکەین نێڵین ماڵ و مناڵمان برسیان بێ، نێڵین ڕوت بن، نێڵن یعنی پاجەیەکیان نەبێ بە ئیسراحەتیایە بمێننەوە پەروەردە ببنتیایە، ئەمە زەروراتی ژیانە، بەڵام لەوە زەرورتر لایەنی دینیەکەیە، لایەنی ڕۆحیەکەیە. ئەوە زۆر زۆر گرنگە خۆشەویستەکانم. لە ئەسەرا هاتووە ئەڵێ لە قیامەتا کاتێک کوڕێک ئەبەن بە ئاگر ئەڵێ خوایە پەروەردگار جارێکان من مەبە تا باوک مەخەیتە پێشی من، پەروەردگار من مەبە تا باوک مەخەیتە پێشم، چونکە باوکم هۆکاری سەرەکی بوو بۆ ئەوەی من ئاوا سرم لێ بشێوێ، بۆ ئەوەی ئاوا سرم لێ بشێوێ. کەوابوو خۆشەویستەکانم زۆر گرنگە ئێمە ئەم مەسئولیەتەی خۆمان بزانین. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەمرەکە ئەفەرمێ وەئمر ئەهلەکە بالصلاة واصطبر عليها. کام لە ئێمە مناڵەکانمان نوێژەکانیان نەکەن خەمیە خۆین، پێ ئەڵێن کوڕم نوێژەکەت نەکرد ئەی خەینەوە بیری. کام لە ئێمە لە ڕەمەزانانە محاسبەی مناڵەکانمانەکەین بۆ ڕۆژوت نەگرت کوڕم، ئەمە فەرزە هەر لە مناڵیەوە بەر لە ئەوەی گەنج ببێ و دوایی بە قسەمان نەکا. لەگەڵ دوو پیاوە باوک و کوڕەکە تقریبا 50 ساڵ تەمەنیە بوو، باوکەکەیشی 70 بەسەرەوە بوو، چوین بۆ مارە بڕینێک، باوکی حاجی بوو بۆ کفری،
لە ڕێگا ئەم باسەم لە وتاری جمعە دوای جمعە ڕۆیشتین لە وتاری جمعە من باس ئەوەم کرد کەوا ئەبێ مناڵەکانتان لە 7 ساڵان فێری نوێژیان بکەن لە 10 ساڵان تەمیان بکەن و گوێچکیان ڕاکێشن ئەگەر نەیان کرد و ئەبێ جێگایان لە یەک جاکەنەوە مناڵ کە بەرەو بالغ بوو چوو ئەبێ کچ و کوڕ لە یەک جا بێتەوە نەوەک بەتانیە بەیتە سەر 7-8 لە ژێر یەک بەتانیە هەر یەکێ جێگای خۆی جیابێ بۆ خەوتن ئەوە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم من ئەم مەسەلەم باس کرد وتی مامۆستا وەڵڵا ئەو باوکم میشمان لەگەڵایە من دەسم کردوتە نوێژ هیچ ئەجرێک بۆ باوکم ناچێ وتم بۆ وتی بە حیاتی باوکم پێمی نەوتۆ نوێژ بکە خراپەم کردوێ نەیوتوە خراپە چاکەمیش کردوێ نەیوتوە تەژیعمی نەکردو هان مینەدا کوڕم دەست خۆش بێ باوکی شێ کوڕم لە زمان ئێمە هەر وابوو ئێمەش وتم مامە حاجی چۆن وابوو یعنی لە زمان ئێوە چی جیابوو ڕاستە لەو زمانە مەلاکەم بوو مزگەوت کەم بوو بەس خۆ ئینسان عەقڵی هەیە ئەگەر باوک کوڕەکەی خۆی فێر نەکا و دایک کچەکەی خۆی فێر نەکا ئاخر چۆن ئەبێ چۆن ئەو مناڵە فێری ئەخلاق و ئادابی جوان ئەبێ خوای تەعالا بە پێغەمبەر ئیسماعیل ئەفەرمێ يعني عفوا وصفي بيغمر إسماعيل كا خوي تعالى لسورة مريم أفرمي وكان يأمر أهله بالصلاة والزكاة وكان عند ربه مرضية خوي تعالى وصفي أو بيغمر أكا نافرمي نيجي زور كردوا نافرمي طاعتي زور كردوا نافرمي بيايوا يعني باسي هندي اشتي تريبكا أفرمي لو وصفيك وصفي إسماعيل كا أفرمي أمري كرد بك سكاري بنيوش كردن بزكاة دان خم بخو بەداخەوە هەنێک باوک هەیە کوڕەکەی ئەڵێ زەکات نادا کاتێک کوڕەکەی دیندارە و ڕوو لە خوایە ئەڵێ باوە با زەکاتەکە بین و ئەماناچێتە گژیە لە جیاتی ئەوەی ئەگەر کوڕەکەت زەکات نەدا بڕۆیتە ماڵی حتا جیاوی شۆ بووەتەوە ژنیشت بۆ هێناوە بڕۆی بڵێ کوڕم لە ڕەمەزانانە وەل نوێژەکانتانە چۆن وەل ڕۆژوات چۆنن کوڕم زەکاتتاندا محاسەبەیان بکەی بیخەیتۆ بیریان نەک ئەوە بەڵکو ئەچێتە گژی کوڕەکەیە و ئەڵێ بە زەکات زەکات تۆ ماڵەکەی منت هەمووی تەفروت و ناکرد خوا پەنامان بدە جا ئەبێ فێری ئادابی ئیسلامی بکە چۆن ئەو مناڵە سەلام بکە کاتێ تێدە مەجلیسەوە چۆن وەڵامی سەلامی خەڵق ئەبداتەوە چۆن ئادابی مەجلیس چۆن دانشێ چۆن نان بخوا لەلای خەڵکی ترا هەر لە ماڵە تۆ ئەگەر لەگەڵ خۆتا فێری نەکەی لەلای خەڵکی ترشا فێر نابێ چۆن احترامی ڕێز لە پیاوی گەورە بگرێ احترامی گەورە بگرێ چۆن بەزەی بە مناڵە و بە کەسێکا لە خۆی مناڵترا بەزەی پیا بێتەوە ئەمانە هەمووی ضرورن ئەخلاقی جوان لە تۆ دەستی پێکات تۆ ئەبێ ئاوابی بۆ مناڵەکانت خوای تعالى لقرآن بيروزا فرمي يا أيها الذين آمنوا يعني بأيوة يعني بمن بأيوة يا أيها الذين آمنوا أيو كساني كباورتان هنا وعموما نلين باوردارين فرمو خواي پروردگار چي أفرمي يا ربي يما آمادين جومان قردوها هاي للجمعية دانشتوين حناسة بشيويك أدين دنگكي نبي سريتوا لبرأوي لخزمتي آيات حديثة كان هين بفرم خوايا چي أفرمي يا أيها الذين آمنوا قو أنفسكم وأهليكم نارا خوا بيما نفرمي بي باريزن چی بپارێزین خوایە خۆتان و ماڵ و مناڵتان لە چی بیان پارێزین خوایە لە ئاگری جەهەنم نارا لە ئاگری جەهەنم ئەو ئاگرەی کە سوتەمەنیەکەی ئەو بەردەیە کە شخاتەی لێ دروستەکرێ ئاگری جەهەنم سوتەمەنیەکەی ئەو بەردەیە کە شخاتەی لێ دروستەکرێ وقودها الناس والحجارة ئەو خەڵکانن کە کافرن ئەیان خەیتە ئاگری جەهەنمەوە ئەوانە ئەبنە سوتەمەنی ئاگری جەهەنم يعني ئاگری جەهەنم بەوە تاوە ئەدرێ بەوە گەرم ئەکرێ مەلائیکەیە لێ کان بەسەر ئاگری جەهەنمەوە عەلەیها مەلائیکەتون غیلاظ شیداد مەلائیکەیە لێکن وا دروستیانی کردووە توندوتیژن زبرن قسەی چاکە لەگەڵ یعنی ناخواتەوە حتا ئەڵێن کوێرن کە ڕوولاڵن بۆ ئەوەی یعنی خوا بەو شێوە دروستیانی کۆ تا عەزابی ئەهلی جەهەنم بدەن لا يعصون الله ما أمرهم حتى بياني بپارڕێیتەوە لیان سوودی نییە معسیەتی خوا ناکەن ئەمریان بەوە پێکراوە تۆیەکی ئەگەر خوا پەنامامدا کافر بی بێدین بی ڕوو لە خوا نەبی عەزابت بدەن جا خۆت و
ماڵ و مناڵت بپارێزە لەو ئاگرە خوا پێتە فەرمێ. ئەمەش بە توندوتیژی ناکرێ خۆشەویستەکانم، قەت توندوتیژی ئیسفادەی نەبووە. ئەگەر لە هەندێک حاڵات شابوو بێتی عەکسە بێتەوە، خوا پەنامان بدە، توندوتیژەکە نەمێنێ کابرا هەمەڵاگەڕێتەوە. دائیمەن فێرکردن بە نەرمونیانی زۆر لە فێرکردنێک بە جەبرێک بە توندوتیژی باشترە. پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم کە خاتو عایشە ئیگەڕێتەوە لێی لە صحیحی مسلمە هاتووە: إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينتزع من شيء إلا شانه. نەرمونیانی لە هەر شتێکا بێ جوانێک هاتووە، لە هەر شتێکە، لە هەر شتێکا نەرمونیانی ئەو شتە جوانەکاتەوە. توندوتیژیش لە هەر شتێکا بێ ناشرینێکە، خوا پەنامان بدە. کەوابوو خوا خۆی نەرمونیانە و حەز لە نەرمونیانیەکە، حەزەکە هەموو شتێک بە نەرمونیانی و بە جوانی بڕوا. نەرمونیانی لە هەر دڵێکە بێ سبحان الله ئیمانی تیا زیادەکە. ئەبینی ئەو کەسانەی کە نەرمونیانن ئیمانیان بەرزترە و ئەبینی بە بەزەین بەرامبەر بە دەوروبەریان بە تایبەت لە ماڵ و مناڵی خۆیانە، بە تایبەت لە ماڵ و مناڵی خۆیان. خوای تەعالا بە گەورەترین مرۆڤی ئەم سەرزەویە کە محەممەدە صلی الله عليه وسلم، سەییدی پێغەمبەران، گەورەی گشت پێغەمبەران، ئەو پێغەمبەرەی کە خۆی هەڵی بژاردووە کردوێتی خاتەم و کۆتایی گشت پێغەمبەرەکان، بەرزی کردەوە بۆ ئاسمان، لە لای خۆی لە حەوت تەبەقەی ئاسمان قسەی لەگەڵا کرد. ئەو پێغەمبەرەی کە هەرچی صفاتی جوان هەیە لەو پێغەمبەرەیە هەبووە، هەرچی صفەتێکی ناشرین بۆ مرۆڤ لە پێغەمبەر دوور بووە. بەو پێغەمبەرە ئەفەرمێ: ئەی محەممەد ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر. أي پێغەمبەری خۆشەویست، ئەگەر تۆ کەسێکی درژ بوایە، کەسێکی توندوتیژ بوایە، یەک کەس بە دەورتان نەئەما. سبحان الله، حاشا پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت وانە، بەڵام ئەگەر وا بوایە کەس بە دەورتان نەئەما. یعنی پێغەمبەرێک باشترین خەڵقی خوا ئەگەر توندوتیژ بوایە کەس بە دەوریان نەئەما، ئەگەر زبر بوایە کەس بە دەوریان نەئەما. با چەندیە پیاو باش بی، توندوتیژ بی، تۆ چەندێ پیاو باشی ناگەیتە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ناگەیتە سەحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چەندیە پیاو باش بی، چەندیە پیاو باش بی، ئەی ئەبێ تۆ چۆن بی. پێغەمبەر ئەگەر توندوتیژ بوایە کەس بە دەوریان نەئەما. ئیبراهیم تۆ بەرامبەر بە مناڵەکانی خۆت توندوتیژ بی، واللهی حەزیان لێت نامێنێ، واللهی بڵێ نوێشکەن حەزەکەن نوێژ نەکەن، واللهی بڵێن ڕۆژوو بگە حەزەکەم ڕۆژوو نەگرن، واللهی بڵێ ڕاز بڕۆ ئەو لارە ڕۆ، مەگەر لە ترسی تۆیە لەبەر چاوی تۆیە وا بڕۆ بە گینا دوایی لارە بێتەوە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، ئامان کاتی من ئەڵێم پەروەردەی مناڵەکانتان بکەن، مەقسەدم ئەوەیە بە ئەخلاقی جوان، بە ڕەوشتی جوان، بە ڕەحم و بەزەی، یعنی ئەمەندە بە بەزەی بە، ئەمەندە بە ڕەحم بە، لەوێش نەبی مناڵەکانت هەر ڕێزت لێ بگرن، لەوێش نەبی مناڵەکانت لە پاش مردنی خۆت بڵێن باوکمان وای کرد، شانازی بەکردەوە جوانەکانی تۆ بکەن. یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی، هیدایەتمان بدەی، نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە بەردەوامان بکەی لەسەر تاعەت و عیبادەتت. یا ڕەبی خوایە ئەخلاقمان جوان بکەی، ببینە قودوەیەکی جوان بۆ ماڵ و مناڵمان، بۆ کەس و کارمان. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بە مەسئولیەت و بەرپرسیارەتی سەرشانمان بە جوانی هەڵسین. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەت ئەوانەی داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی هەندێک مسلمان کێشەیان هەیە، هەندێک خوشک، هەندێک برا داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی چارەسەری کێشەکانیان بکەی. یا ڕەبی ئەوەی قەرزارە قەرزارەکانی بۆ جێبەجێ بکەی، ئەوەی کە حەز لە ژیانی هاوسەرەتی و حەز لە عەفافەکە خوایە بۆی ئاسان بکەی. یا ڕەبی ئەوەی مناڵی نییە مناڵی پێ کەرەم بکەی. یا ڕەبی مناڵی ساڵح. یا ڕەبی خوایە ئەوەی قەرزارە نەدارە خوایە بۆی ئاسان بکەی، ئەوەی کاسبی نییە خوایە بۆی ئاسان بکەی، ئەوەی ڕزقی تەنگ بووە خوایە بۆی فراوان بکەی. یا ڕەبی کوردستان خێر و بەرەکەتی تیا بەسەرا بڕێژی خوایە. یا ڕەبی بەرەکەتی خۆت، بەرەکەتی خۆت، ئێمە بەس لە خۆت داواکەین خوایە. یا ڕەبی کاربەدەستانمان ساڵح بکەی. یا ڕەبی خوایە دوژمنانمان کوێرکەی، بێهێزیان کەی قەت نەتوانن تەماحی ئەم وڵاتەی ئێمە بکەن. یا ڕەبی لە دووبەرەکی و لە تەفریقە بە دوورمان بگری. ئامین ئامین.
آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوش بسكانم قسيك عربي هي الأقوياء يملكون القوالب، لكن الأنبياء ملكوا القلوب. قالب مان هي وقلب مان هي. قالب يعني أوشت قباغك قباغ، قلبش بريتي لدل دسلات داران كاربدستان بهێزەکان دائما قالبی تۆ ئەتوانن دەسڵات بگرنە سەر قالبەکەتە، ئەتوانن ملت کەچکەن بڕێشتت پێ بکەن، بەس قالبەکەت. بەڵام پێغەمبەران و شوێنکەوتوی پێغەمبەران دەسڵاتیان بەسەر دڵا هەیە. دڵ ئەڵێن لە ئەفریقیا طبعا بە موامەرەیەکی زۆر گەورە برسێتیەکیان ئەو وڵاتەی ئەو ئەفریقیایی کە زەکاتی لە سەردەمی دەوڵەتی ئیسلامە زەکاتی ئەهات بۆ وڵاتانی تر بۆ عێراق و ئەوانە لەوێ ئەدریا بە فەقیر و هەژار. زەکاتی ئەفریقیا یعنی ئەفریقیا یەکێک بۆ لە گەورەترین دەوڵەتەکانی یعنی دەوڵەمەندترین دەوڵەتەکانی یا پارچە دەوڵەتەکانی ئیسلام. ئیسا ئاوا فەقیر کراوە، هەمویان خەریکە لە برسە ئەمرن. طبعا بە موامەرەیەکی فەڕەنسا و بەریتانیا هەمویان دەستیان تێکەڵ بوو بۆ ئەوەی بیانکەن بە کۆیلە. جا لە شوێنێکە بڕێک مەسیحی ئەچن پارە ئەدەن بە خەڵک لێ بیانکەنە مەسیحی، ئەوانیشە بنە مەسیحی، ئەیان بن بۆ ئیتالیا بۆ فاتیکان لەوێ تا دەرسی مەسیحێتیان بدەن و بیان گەڕێننەوە بۆ وڵاتی خۆیان. ئەوانەی کە مراقەبەیان ئەکەن ڕۆژێکیان ئەچنە ژووری یەکێک لەوانەی کە نوێژەکە کە یعنی هاوردیانە بۆ ئەبیکەن بە مەسیحی تەماشاکەن نوێژەکە، یعنی نوێژی ئیسلامەکە. طبعا زۆر یعنی هینەکە ئەو نەیزانی ئەمان پێزانن و ئەمانیش زۆر لەلایەن مفاجئە بوو کە کابرایان هێناوە، یعنی دوای ئەوە بۆتە مەسیحیێنە بیان کەن بە قەشە و بیان گەڕێنەوە لەوێ دینی نەسرانی بڵاو کاتەوە. خۆی مەسیحی نی، ئەوان نەسرانین، چونکە مەسیحی شوێنکەوتوی عیسان بەڕاستەقینەیی کە وەکو خۆمان مسلمانن، بەس نەسرانی ئەوانن کە ئەڵێن عیسا لە خاج دراوە و خوا عیسا و مەریەم و ڕوح القدس ئەمانە هەرسێکیان خوان، خوا بۆتە چەند بەشێک و نەعوذ بالله. ئەوانە پیانەوترێن نەسرانی. تەماشایان کرد کابرا لە جیاتی ئەوەی لەسەر نەسرانیەت بێسەریان نوێژەکە، ئیتر بانیان کرد و محاسبەیان کرد و چۆن نوێژەکەی چۆن وتی ئێوە توانیتان بە پارە قاڵبەکەم بکڕن، توانیتان جەستەم بکڕن، بەس نەتان توانی دڵم بکڕن. من دڵم هەر لای دینە حەقەکەیە، بەس ئێوە توانیتانە قاڵبی من بکڕن. جا پێغەمبەران دەسڵاتیان بەسەر قەلبی خەڵکا هەیە، بەڵام کاربەدەستان و زۆردارەکان دەسڵاتیان بەسەر قالبی خەڵکا هەیە. تۆ کە شوێنکەوتوی پێغەمبەرانی لە ماڵی خۆتا ئەبێت تەسیرت لەسەر دڵی مناڵەکانت هەبێ، لەسەر دڵی کەس و کارەکەت، ژنەکەت بە دڵۆ گوێڕایەڵی تۆ بێ، بە دڵۆ تۆی خۆش بوێ، نەوەک تۆ دیار نەمێنی گوێنت پێ بدا لای مناڵەکانیە، نەوەک تۆ دیار نەمێنی بڵێ ئەو خەی نەجاتمان بوو کە بێیتەوە بدەی لە دەرگا بۆ هۆ هەم هاتەوە. ئەوە طبعا ئەگەر وا بێ ژنەکەت معنای وایە غەڵەتی یەکەم لە تۆیایە. ئەگەر مناڵەکانت حەز نەکەی بڕۆیتەوە بۆ ماڵ، حەز نەکەن بڕۆیتەوە بۆ ماڵ، معنای وایە تۆ لە غەڵەتێکی زۆر گەورەیە، ئەبێ فریای خۆت بکەوی. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، پیاوی ڕاستەقینە، پیاوی مسلمانی ڕاستەقینە کەسێکی چاکە، کەسێکی بەڕەحمە، کەسێکی میانە ڕەوە، کەسێکی نەرمونیانە، کەسێکە قوربانی ئەدا لە پێناوی ماڵ و مناڵی خۆیان، قوربانی ئەدا. با مناڵەکانت هەستکەن هەر لە شتێکی بچووکە لە تیکەیەکی نانەوە هەستکەن تۆ بۆ تیکە نانەکەی خۆت ئەەکەی بەدەمی ئەوانەوە، ئەمە نەخۆشیان تەوێ، قوربانی بدە لە پێناوی مناڵەکانتە، نەوەک یعنی دائما تۆ خۆت هەستکەی های لەبانەوە ئەوانە بێن هەمویان عەبدی تۆ بن و ژێر چەپۆکەی تۆ بن. هەندێک مسلمان هەیە تەسەورەکەن لەگەڵ بڕێ مسلمانە چوین بۆ سەفەر و ئەوانە کاتێ چوونە لاماندا لە مەطعەمێک یعنی زۆر نانمان یعنی نانمان پیاندا و تویان بەخوا حەزەکەین، حەز ناکەین خۆمان کەباب بخۆین و نانی خۆش بخۆین و مناڵەکانمان لە ماڵەوە، ئەوان قەت لە دەرەوە نانم نەخواردووە، دائیمەن حەزم کردووە ئەگەر حەزم لە شتێکیش کرد بێ بردوومەتەوە لە ماڵەوە لەگەڵ ماڵ و مناڵە خواردووە.
نانێکی خۆشی بەبێ مناڵەکانی نەخواردن. بەڵام مسلمانی وامان هەیە هەردەم مناڵەکانی لە ماڵەوە چیە خۆن بخۆن، بەڵام خۆی خۆشترین دائیمەن لە بازار نانەخوا لە مەطعم خۆشترین خواردن نەخوا. سیر ئەو باوکەکە و سیر ئەو باوکەکە، یعنی ئەم دوو باوکە زۆر جیاوازن، ئەم دوو بەرپرسە زۆر جیاوازن. لەبەر ئەو خۆشەویستەکانم ئەبێ ئاگادار بین، وریا بین، مەسئولێتی سەرشانمان زۆر زۆر قورسە و ئینشاءالله بابەتەکە مابێتی هەندێک لە جمعی داهاتوە إن شاء الله تواويكن. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا